ئەوە کێشەیانە. کاک ئەحمەد لە قۆناغی 32 کۆمەڵێک شۆکمان بینی باسی سێ یاری دەکەین. هۆڵەندا و مەغریب لەو دەرچۆکە پێی بڵێن ئەسپی ڕەش لە بەرەوەی یەکێکە لە هەڵبژاردانەی کە خاوەنی ڕیزبەندێکی زۆر باشە لە فیفا و بە هەموو شێوێک بەهێزترە و کۆمەڵێک ئەستێرەشی هەیە لەوە دەرچۆ بڵێن ئەسپی ڕەش یەکێکە دەتوان بڵێن لە بەربژێرەکان کە لە قۆناغی سوار ڕەنگە بیبینین. بەڵام دەرکردنی هۆڵەندا ئەوەندە لاواز بوو. طبعاً هەفتەیەک پێش دەستپێکی مۆندیال باسی ئەو کابرایان دەکرێت و ئابووری ناسە جیهانیەکە لە پێشووتردا عەلەسەس پێشبینی کردبوو کە 2010 فەڕەنسا مۆندیال دەبا بردی 2022 وتی ئەرجنتین بردی ئەمجار وتی هۆڵەندا خەڵکێکی زۆر دەمبینی لە سوشیال میدیا داوتاو هۆڵەندا ئەمساڵ دەبێت بەڵام هەر لە قۆناغی 32 بەرامبەر مەغریب کرا دەرەوە. کاگلیز بڕواکردن بۆ شتانە لە 2020 کابراایەکە نەشڕۆڤەکاری وەرشی و نەوەرشوانیشە ئابووری ناسا بڕواکردن بۆ شتانە بەبەس بە کورتی باسیەوە دەکەم بڕواکردن بۆ شتانە لە 2026 لە ساڵی 2026 ئایبێ دووەم پرسیاریشت کە دەڵێ ئەنی هۆڵەندا ئەوەندە خراپ بوو کە بەرام مەغریب دۆڕێ مەغریب خۆی هەڵبژاردەی زۆر گەورەیە یعنی یەک لە هەڵبژاردە زۆر گەورەکان ئێستا بەس هۆڵەنداش ئەوەندە لاواز نییە. هۆڵەندا زۆر باشە بەڵام ئەگە سەیری ڕزبەنی فیفاشکەین لە پێشێتی مەغریب لە پێش هۆڵەندایە مەغریب وەکو ئاسش دیارێکە لە هۆڵەندا باشتر بوو 11 شوتی هەبوو هۆڵەندا پس 6 شوتی کرد. باشە هۆڵەندا ئەو هەموو ئەستێرەی هەیە یعنی هەر یەکێک لەو یاریزانانەی هەیەی کە یاری لە هەڵبژاردەی هۆڵەندا دەکات هەمووی ئەستێرەی یەکەمی تیپەکانی خۆیانن. ئەخر ڕاهێنەری زۆر دەوڵێنەر کۆمانێک سەر دوای یاریەکە دوو خراوە بەخۆی بە قسەی ڕۆژنامەکان دەڵێ خۆی وازی هێناوە لە باشە تۆپی پێ هۆڵەندا مەسەلەن بۆچی مەسەلەن یان کومان ناوێک دێت یان ڤاخان ناوێت بهی یعنی بۆچی ئەوە چەندین ساڵە تەنیا دەموچاوی دوو ڕاهێنەر دەبێت کومانێکە یان ڤانخالێک هەندێک هەڵبژاردە هەیە ڕاهێنەرەکانی وڵاتی خۆیانە بێنەهێنن یەک لەوانەی ئیسپانیا ئیسپانیا هەتا ئیسپانیا بێتن ڕاهێنەری فەڕەنسا ئەڵمانیا ژوایە ئەڵمانیا تا ڕاهێنەری ئەڵمانیا بێتن ڕاهێنەریت نهێنێت ئێوەش هۆڵەندا ژوایە بەس ڕاهێنەر یان ڤانخال یان کۆمانیا لەو دوو ڕاهێنەرە دەگۆڕ. یاری دووەمان کاک ئەحمەد مەکسیک و ئیکوادۆر لە پێشووتردا لەو باوەڕدا بکە ئیکوادۆر ئەسپەڕەشەکە بێت من دوو هەڵبژاردەمدا نابوو یان مەکسیک یان یابان ماڵ ئاوایی کرد ئێستاکە ماوە مەکسیک بۆی بیسەلمێنێ کە ئەسپی ڕەشی ئەم مۆندیالەیە پێویستە لە چێ باتەوە یاریدا دەبێت لە ئینگلتەرا ئەوڕۆ دەبێت لە ئینگلتەرا دەبێتە ئەسپی ڕەش ئەگەر لە ئینگلتەرا باتەوە بچێتە قۆناغی 8 دەگاتە قۆناغی 4 یعنی ئەگەر لە ئینگلتەرا بێەوە تاو یعنی زۆر دیارە زۆر باشێت ئەوکەیتە لەگەڵ ئەوەی بینێری یاریەکە بووە کە بەرامبەر ئیکوادۆر یاری کرد بەجددی یاریێکی زۆر باش یاری زۆر بەڕەحیە. قۆناغی 8 کاگلیز ئەگەر بەرازی سەر بکەوێتن ئەگە مەکسی ئینگلتەراش دەرکاتن لە قۆناغی 8 بەرامبەر بەرازیدا بڕوا بکە ئینگلتەرا دەرکە بەرازیلیش دەکاتن مەکسی توانای هەبێ باشترینەکانی خولی ئینگلیزی و ئەستێرەکانی هەڵبژاردە ئینگلتەرا دەربکات یعنی لە قۆناغی 4 ئاتوانێ هەیە بەرازیلیش دەرکاتن مەکسیک زۆر باشە بەس ئەوەیە ئەو زارە لەگەڵ ئینگلتەرا ئەوڕۆ براوە بێتن یعنی بزانین چی دەکاتن لەگەڵ ئینگلتەراگە ببینین.